بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، من ئەحمە ڕەفیقم لە بەرنامەی میوان بە دیدارتان شادەمەوە. خۆشەویستان، بۆم بەرنمەیە بە پێویستی ئەزانین گفتوگۆ لەسەر دوایین پێشاتە سیاسی و ئابوووریەکانی هەرێمی کوردستان بکەین. لەسەر ئاستی هەرێمی کوردستان دوای لێک نزیکبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بارودۆخی هەرێمی کوردستان بەرەوچۆ هەنگاو دەنێ و لە هەمووی گرنگتر پرۆسەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەگاتە کوێ و ڕێشوێنە یاسایی و دەستوریەکانی خۆی بڕیوە و دەبڕێ بۆ ئەوەی پرۆسەکە بڕێوە بچێ، بە تایبەتی لە بابەتی فرەبازنەیی و مەسلەی تۆماری دەنگدەران و کۆتاکان و هەروەها مەسلەی دووبارە دروستبوونەوە یا تەشکیلکردنی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە لە دوای ڕادەستکردنی مەلەفی نەوتی هەرێمی کوردستان بە بەغدا لە ئێستایە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا گەیشتووەتە چه ئاستێک ئەو ڕێکەوتنەی کە کراوە بە قۆناق جێبەجێکرێ یاخود بەسەر یەکەوە پەیوەندیدارن بە بژێوی و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لەگەڵەوە شابینین پرسی خاکمان هەیە، بە تایبەتی ناوچەکانی مادەی 140 یان ئەوەی کە پێوترێ ناوچە جێناوکەن. هەموو ئەم تەور و بابەتانە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد، سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان. کاک دکتۆرم کاتت باش. ئەم کاتەوە باش سەرچاوکەوە. پێم باشە سەرەتا لەوە دەست پێ بکەین. ماوەیەکی زۆر جۆمان لەوا بوو کە قەواری هەرێمی کوردستان مەترسی هەڵوەشانەوەی لەسرە. ئەم مەترسیە یان ئەم قسەیە لە چۆ سەرچاوی گرت بوو کاک دکتۆر؟ بە تایبەتیش لە سەرچاوی باڵاوە هەندێک جار جۆمان لێ بوو، بە تایبەتی وەزیری خارجی ئەمریکا و سکرتێری گشتی نەتەوەی گرتووەکان و نێردەی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵات ئەم هۆشداریان بە کورداوە. هۆکارەکە هۆکاری مەترسی هەڵوەشانەوەی قەواری هەرێمی کوردستان کە ئەم مەترسی هاتووەتە ئاراوە. پیلانگیێڕی نێودەوڵەتیان پرسەکە زیاتر ناخۆیە. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، ڕێز و سڵاو بۆ جەنابێت بۆ تەلەڤیزیۆنەکەتان کاک ئەحمەد و هەروەها بۆ بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنەکەتان. لە ڕاستیە هەموو کیانێکی سیاسی چ دەوڵەت چ غەیری دەوڵەت هەم لە هەمان کاتە مەترسی لەسرە و هەم لە هەمان کاتشا دەرفەتی هەیە. یعنی ئێستا گەورەترین دەوڵەت لە جیهانە، ینی بەهێزترین دەوڵەت ئەگەر بڵین ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێت، بێ مەترسی نییە لە دەرەوە. دەوڵەتێکی وەکو ئەمریکا ئێستا بۆ نمونە هەستەکە سین مەترسیی گەورەیە لەسەری و بۆیە هەمیشە سیاستەکانی هەمووی ئاراستی ئەوە کردووە. ئەوروپیەکان بۆ نمونە کە جەناب تەزانیت ئەمانە بۆمبی ناوچیان هەیە، بۆمبی ناوچیان هەیە، مەسەڵەن فەڕەنسا، بەریتانیا بۆمبی ناوچیان هەیە، بەڵام هەز بە مەترسی دەرەکیەکان بۆ نمونە لە رووسیاوە. بۆیە هیچ کیانێکی سیاسی نییە لەسەر ئاستی دنیا کە مەترسی دەرەکی لەسەر نەبێ. بەڵام مەترسی سەرەکی بۆ هەر دەوڵەتێک و بۆ هەر کیانێکی سیاسی مەترسی ناوخۆیی زیاتر وەک لە مەترسی دەرەکی. بۆ بەنسبەت هەرێمی کوردستان ژۆمە ڕاستە. لە ڕاستیە هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی ناوخۆ چ لەسەر ئاستی دەرەوە هەم دەرفەتی لە بەردەمایە و هەم مەترسیشی لەسرە. بەڵام ئەوەی وا ئەکا مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان زیاتر بێ مەترسیە ناوخۆیەکانن و ئەو کێشانن کە پەیوەندیدارە بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە و ئەمە وا ئەکات کە مەترسیەکانی دەرەوەش دیسان ڕۆڵیان هەبێت. بەڵام ئەگەر دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان بەو شێوەیە نەبووە، ئەگەر ئێمە دیموکراسیەکی گەشە سندومان هەبووە، ئەگەر ئێمە دامەزراوەی پتە و بەهێزمان هەبووە، ئەگەر ئێمە ئابوووریەکی بەهێزمان هەبووە، ئەگەر ژێرخانێکی ئابووری بەهێزمان هەبووە، ئەگەر یەکگرتوویەکی ناوخۆیەمان هەبووە، بەدڵنیاییەوە نەکەر ئەوەی مەترسیە دەرەکیەکان نەیەتوانی کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دروستکە، بەڵکو ئەتوانرا لە زۆر حاڵەتە مەترسیەکانیش بگۆڕێ بۆ دەرفەت و ئەسڵەن باشترین سیاسیەکان و باشترین سانیعی قەرار و باشترین حکومڕان ئەوانن کە نەک تەنها مەترسیەکان کاریگەری لەسەریان دروست ناکە، بەڵکو مەترسیەکان ئەگۆڕن بۆ دەرفەت. ئەوەی کە مەترسیە لەسەر هەرێمی کوردستان بەڕاستی ناوخۆی هەرێمی کوردستانە و پەیوەندیدارە بەوەی کە لە هەرێمی کوردستان ئێمە هێزی چەکداری سەرجەم هەرێمی کوردستانمان نییە، بەڵکو تا ئێستا پارچە پارچەیی لە هێزی چەکدارە هەیە.
ئەوەی کە مەترسیە لەسەر هەرێمی کوردستانەوەی کە ئێمە یەک دەسەڵاتی نیشتیمانیمان نییە لە هەرێمی کوردستان بەڵکو تا ئێستا سوڵتەی ئەمری واقعی حزبی و شخصی و بنەماڵەییمان هەیە ئەوەی کەوای کردووە هەرێمی کوردستان مەترسی هەڵوەشانەوەی لەسەر بێ ئەوەیە کە ئێمە ئابوووریەکی بەهێز و گەشە سندومان نییە بەڵکو ئابوووریەکی وابەستەمان هەیە ئابوووریەکی وابەستەمان هەیە بە نەوت ئابوووریەکی وابەستەمان هەیە بە دەرەوە ئێمە لە هەرێمی کوردستان حکومی ڕەشیدمان نییە بەڵکو هەرێمی کوردستان بەدەست گەندەڵیەوە گیرۆ دەبووە و لەبەریەکی هەڵوەشاندووە ئەمە ئێمە ترسیە سەرکیەکان و بەدڵنیاییەوە ڕەنگە لە ڕابردوو کەمتر هەستمان بەوە کرد بێ کە مەترسیمان ئەمانزانی مەترسیمان لەسرە بەس یعنی هەستمان بەوە ناکرد کە قەواری هەرێم لە ژێر مەترسیە بەڵام ئێستا زیاد لە هەر کاتێک قەواری هەرێم مەترسی لەسرە بۆچی قەواری هەرێم مەترسی لەسرە کاک ئەحمەد دەبێ بگەڕێنەوە بۆ سەرەتای دروستبوونی ئەم هەرێمە ئەم هەرێمە چۆن دروست بوو ئەم هەرێمە لە ئەنجامی نایەکی گەورەی خەڵک بۆ ڕژێمی سەدام حوسێن دروست بوو و پشتیوانی نێودەوڵەتی بۆ ئەو ناگەورەی کە خەڵک هەیبوو بۆ ڕژێمی سەدام حوسێن ئەم هەرێمە لە دوای کۆڕەوە ملیۆنەکەی خەڵکی کوردستانەوە دروست بوو زانی سەیری کە کۆڕە و کەمترین احتیمامی پێدرێ لە یادەوەریەکانی ئێمەیە بەڵام ئەوەی هەرێمی دروست کردووە بە پلەی یەکەم کۆڕەوە ئەوەی کە خەڵکی کوردستان ینی بۆ کۆمەلگای نێودەوڵەتی سەلمان کە ناوێت لە ژێر حکمی حزبی بەعسە بمێنێتەوە ئامادەیە سەری خۆی هەڵگرێ بە ملیۆنان کەس کەوتنە ڕێ بەرەو سنوورەکان بەرەو سنووری تورکیا بەرەو سنووری ئێران وتیان ئێمە لە ژێر دەستی و ڕژێمە ناتوانین بژین و ئەمە وای کرد پشتیوانێکی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان دروست بوو بڕیاری 1680 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دروست هاتەکایەوە بڕیاری لەسەر درا دوای پرۆژەی پرۆڤاید کۆمفۆرد و ناوچەی دژەفرین هاتەکایەوە هەرێمی کوردستان بوو بە سوڵتەیەکی ئەمری واقع کە سەرڕای ئەوی حکوومەتی عراقی دانی پیانانە بەڵام بوو بە سوڵتەیەکی ئەمری واقع ئێستا ئەو خەڵکەی کە ڕژێمی سەدام حوسێنیان بەجێهێشت و نایانوت بۆ ڕژێمی سەدام حوسێن بەپێی ئەو ڕاپرسی کە کۆمپانیای شیکار کردوێتی کە نزیکیشە لە سوڵتەوە زۆرینەی هەر زۆری حەزەکان لەژێر سوڵتەی عراق بشی ئەمەیە مەترسێکە مەترسی هەڵۆشانەوەی قەواری هەرێم نەمانی شەرعیەتی ئەم دەسەڵاتەیە لە ناو خەڵکی کوردستان ئەمە یەک دوو پشتیوانی نێودەوڵەتی بۆ قەواری هەرێمی کوردستانی دروست کرد لە دوای ناڕەزایەتی خەڵک بۆ دەسەڵاتی سەدام حوسێن ئێستاوە تا دێت ئەم پشتیوانە نێودەوڵەتیش بۆ هەرێمی کوردستان کەمەکە و لە هەموو راپۆرتە نێودەوڵەتیەکانە باستە کێشەکانی هەرێمی کوردستانە کرێ ئێمەیە کە بە سەدان هەزار قوربانیمان یاوە لە پێناوی ئازادیە ئێستا دەسەڵاتەکەی ئێمە زیندانی سیاسی هەیە ڕۆژنامەنووسە سەر کۆمنت شەهید دەکرێت یان توندی زیندان ئەکرێت و ئەمە کۆمەلگای نێودەوڵەتی بینێ ئەمریکایی بینێ دۆستەکانمانی بینن و هەموو ئەوانە ئەبینین بەردەوام لە راپۆرتە نێودەوڵەتەکانە ئاماژە بەو دۆخانادەن بە دۆخی گەندەڵی نەبوونی سەروەری یاسا ئەمە ئەدرێت لە هەرێمی کوردستان کەواتە مەترسی حەقیقیەکە بۆ سەر قەواری هەرێم ناوخۆی هەرێمی کوردستان بەڵێ کاک دکتۆر و ئەو سوڵتەیە کە لە هەرێمی کوردستان بەڵێ ئێستا ئەبینین ینی نزیکبوونەوەیەک هەیە لە نێوانی شێتی و پارتی ئەمە چەند خزمەت بە پرۆسەی با بڵین دوورخستنەوەیان ڕەوانەوەی ئەو مەترسیان ناکە کە هەڕەشن لەسەر قەوارەکە ئەم نزیکبوونەوانی نێوان پارتی و یەکێتی وەکو هودنەی شەڕ ئەبینرێ ئاگربەستیش تا ئێستا ئێمە لە قۆناغی ئاگربەستی شەڕی ناوخۆین لە قۆناغی ئاشتیانین یعنی ڕاستە لە 1990 پارتی و یەکێتی ڕێکەوتنێکیان واژۆ کرد و لە دوایەوە شەڕی ناوخۆ وەستاوە بەڵام ئەگەرەکانی سەرهەڵدانی شەڕی ناوخۆ هەمیشە هەن لەبەرەوەی ئێمە نەچوون بۆ قۆناغی ئاشتیکی سەقامگیر بەڵکو هێشتا لە قۆناغی ئاگربەستین ئەم دوو هێزە ئێستا شەڕ ناکەن بەیەکەوە ئەوەی کەوا ئەکات هەرێمی کوردستان بڕواتە قۆناغێکی سەقامگیرەوە بڕواتە قۆناغی ئاشتیەوە بڕواتە قۆناغی گەشە سەندنەوە ئەوەیە کە ئەم دوو زۆنیە لە هەرێمی کوردستانە نەمێنێ بەڵکو لا مرکزی لە هەرێمی کوردستانە دوو زۆنی حزبی لە هەرێمی کوردستانە کۆتایی پێبێ بەڵام لەبری ئەوە لا مرکزی ئیداری و قانونی و مالی لە هەرێمی کوردستانە هەبێ ئەوەی کەوا ئەکە ئاشتێکی سەقامگیر لە هەرێمی کوردستانە هەبێ و بتوانین بەرەنگاری مەترسیە دەرەکیەکان ببینەوە ئەوەیە کە ئەم دوو حزبە ببن بە دوو حزبی ئاسایی لە هەرێمی کوردستانە و ململانیەکی ئاشتیانی یەکتر بکەن لەگەڵ هەموو هێزەکانی تر
دەستێوەردان نەکەن لە کاروباری هێزە شەکدارەکان، دەستێوەردان نەکەن لە کاروباری هێزە ئەمنیەکان و هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە. دۆخی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کە لە دوای سیوێکی ئابی 1996ەوە لەلایەن پارتیەوە کۆنتترۆل کراوە ئاسایی بکرێتەوە. پایتەختی هەرێمی کوردستان پێویستەکات لە ژێر ڕکێفی هیچ ئەمنی هێزێکی ئەمنی حزبی و حزبیەوە نەبێ، بەڵکو بێلایەن بێت. ئەمە ئەکوواکات ئاشتێکی سەقامگیرە بێ وەگەرنا ئێستا ئەبینن ڕێککەوتنێک لەسەر کۆمەڵک خاڵیەتەکایەوە، بەڵام سبەی ڕۆژ دیسانەوە بەرژەوەندیەکان لێک ترازایە و جارێکی ترە گەڕینەوە بۆ هەمان ئەو دۆخی کە لە ماوەی 6 مانگی ڕابردوو هەمامەوە. بۆیە ئێمە ئەگەرەمانەوەی هەرێمی کوردستان بەهێز ببێ و ئەگەرەمانەوەی ئاشتێکی سەقامگیر هەبێت پێویستەکات بە شێوەیەکی تربیری لە بکەینەوە. بڵێ زۆر باشە. بچینە سەر بابەتی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا دوکتۆر. خۆتەزانی لە دوای پێش مەلەفی نەوت و دادگای پاریس جۆرێک لە پەیوەندی هەبوو لە نێوان هەولێر و بەغدا. لە دوای بڕیاری دادگای پاریس دوای ئەوەی کە ناچار کرا مەسەلەن کە کۆمۆ مەلەفی نەوت تەسلیمی سۆمۆ بکە ئەوە بوو ئیتر ئێستا ڕێکەوتنیشی لوتکەی لێکەوتەوە لە نێوان هەردوو سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراق. ئێستا پەیوەندیەکانی هەولێر و بەغدا لە چ قۆناغێکەوە پێشبینیتان بۆ ئەم نزیک بوونەوەی نێوان هەولێر و بەغدا چیە بە تایبەتی لە دوای ڕادەستکردنی مەلەفی نەوت؟ خۆی بەداخەوە نەبوونی دەسەڵاتێکی ڕەشید و دەسەڵاتێک کە باش بیرکاتەوە لە کاتە گونجاوەکانە بڕیار بدا و لە نقطەی هێزەوە ڕێککەوتن بکات لە ساڵحی هەرێمی کوردستان. ئێمە دەسەڵاتێکی شکست خواردومانە هەیە لە هەرێمی کوردستان کە ناتوانێت پێدراوەکان بخوێنێتەوە بە ڕێکوپێکی، پێدراوە ناوخۆیەکان، پێدراوەکانی پەیوەندیدار بە عێراق، پێدراوە ئیقلیمیەکان و پێدراوە نێودەوڵەتیەکان و ئەمە وای کردووە ئەم سوڵتەیە لە هەرێمی کوردستان هەمیشە لە کاتێکا ڕێکەوتنەکانەکە کە عەقدی ئیزعانەکەت. یعنی بۆ نمونە پێش ڕێفراندۆم ئەگەر پێش ئەوەی کە ئەو ڕێفراندۆمە ئەنجام بدرێ هەموو دنیا هاتە سەرخەت، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا وتیان ئێمە و ویلایەتی ئێن عەفو نەتەوە یەکگرتووەکانە بین بە وەسیط لە بینی ئێوە و حکوومەتی اتحادی بۆ ئەوی کێشەکانتان چارەسەر ببێ و ئەگەر لە ماوەی 2 ساڵات کێشەکانتان چارەسەر نەبوو ئێوە بڕۆن ڕێفراندۆمی خۆتان بکەن ئێمەش پشتیوانیتان نەکەین. ئەگەر ئەو کاتە ئەوە بکرایە ئەوە پێویست نەبوو لە دوای ڕێفراندۆم سەرۆکی حکوومەت بە ناو دوو کەوانەیە بڵێن سەرۆکی حکوومەت کۆنفرانس بە کۆنفرانس دوای عەبادی بکە بۆ ئەوەی کۆبوونەوەیەکی لەگەڵا بکات. ئەگەر بەگوێی ئێمەیان بکردایە کە 2021 داوامان لێکردن لەسەر مەلەفی نەوت بێن ڕێککەوتنێکی متەوازن لەگەڵ حکوومەتی اتحادی بکەن ئەو کاتە لە بەغدا بووین 16/3/2021 لە کاتی پەسەندکردنی قانونی موازنەی 2021 داوامان لێکردن وتمان پێشەوەی کە دادگای باڵای فدرالی کارا بکرێتەوە دەست بەکارکردەوە کاتە دادگای باڵای فدرالی وەستا بوو و پێشەوەی ینی دەستەی ناوبژیوانی پاریس بڕیار بدا لە مەلەفی نەوت وەرن ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی اتحادی بکەن، ڕێککەوتنێکی متەوازن لەگەڵ حکوومەتی اتحادی بکەن بۆ ئەوەی دوایی ئەو بڕیارانە دەرچێت لە ساڵحی ئێوە نابێت. ئەمە بەدە کۆمنت ماوانەوە و لای خۆشمان پاراستومانە، بەڵام بەداخەوە لەو کاتانەیە ئەمان نەکرد وەکو عەقدێکی ئیزعانێ سامیان کردو. ئێستا هەرێمی کوردستان پیادە ئەوان سوار. جاویسم کاک دکتۆر و پرسیارە بکەم ئێستا بەغدا چۆن لە پێگەی هەرێمی کوردستان دەڕوانیانی چۆن سەیرێکە؟ بەداخەوە ینی ئێستا پێگەی هەرێمی کوردستان تا بێت لاوازە بێ بەرامبەر بە بەغا و ئەوانیش هەست بە لاوازیەکە یەکەن ئەوان قسەی خۆش بۆ هەرێمەکان، بەڵام مەلەفە قانونیەکانی خۆیان وازنیان ئەوانە دەوڵەتن. ڕێککەوتنی تەحالوفی ئیداری دەوڵەتیش بوو بەڵام وازیان نهێنا لە داواکانیان لە محکەمەی اتحادی وازیان نهێنا لە داواکەیان لە محکەمەی پاریسیش. ئێستا من پێم وایە لەم حاڵەتی ئێستاە لەم وەزعی ئێستاە باشترین شت بۆ هەرێمی کوردستان ئەوەیە کە داوای جێبەجێکردنی قەرارەکەی محکەمەی اتحادی بکەن کە تیژی وەستانەوە. یعنی ئەو هەموو هاتوو هەوارەیان لەسەر قەراری محکەمەی اتحادی کرد بەڵام ئێستا قەرارەکەی محکەمەی اتحادی دەرفەتێکی تیا بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئێستا سێریکە ئەوان بە بڕیارەکەی دەستەی ناوبژیوانی پاریس ناردنە دەرەوەی نەوتی هەرێمی کوردستانیان ڕاگرتووە، بەڵام موچەی خەڵکی کوردستان نانێرن.
چکە جاربەجارە 200 میلیۆن 400 میلیۆن شتێکی وانێرن قەراری محکەمەی اتحادی چییە؟ داواکات هەرێم نەوتەکەی لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ ئیدارە مشترک بێ لە نێوان هەرێم و بەغدا پیاچوونەوە بە عەقدەکانی نەوتا بکرێ و حکوومەتی اتحادی سەرجەم تێچووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئەستۆ بکرێت. ئەمە چ زەرێکی تایە گەر حکوومەتی هەرێم زانی چی زەرێکی تایە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زەرمەندن لە چی؟ ئەوان هەر ئەیانەوێت لینکێکیان بە مەلەفی نەوتەوە بمێنێ بۆ چیش ئەیانەوێت لینکێکیان بە مەلەفی نەوتەوە بمێنێ چونکە ئەیانەوە وەکو میرەکانی خەلیج چۆن ئەوە نییە ئەڕۆم بەم لاو بۆ لای فەرشی سووریان بۆ ڕابخەن و زۆریان ئەمەیان پێخۆش ئەم تەشریفاتیانە بڕۆم بۆ لای ئەوانەی ئیمارات و ئەوە ینی ئەیانەوێ ئەمە وەکو کارتێک بەدەستی خوانەوە بێڵنەوە ئەگینە لە قازانجی خەڵکی کوردستان. بەڵام کار دکتۆر باوەش بڵێن یعنی تا ئێستا بەغدا نەچووتە ژێرباری ئەوەی کە یاسای نەوت و گاز هەموار بکاتەوە یا بە شێوەیە سیاغە بکرێتەوە کە لە بەرژەوەندی مرکز و هەرێمە فیدراڵیەکان نابێ. ئەبوو لە یەکەم دەورەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵ بدرای یاسای نەوت و غاز دەربچێت چونکە ئەو کاتێ ئێمە زەمانەتێکمان هەبوو لە 2006 بۆ 2010 یەکەم دەورەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوای پەسەندکردنی دەستور لەو کاتێ ئەنجومەنی سەرۆکایەتی هەبوو و ئێمە ڤیتۆیەکمان هەبوو لە ئەنجومەنی سەرۆکایەتی ئەمە زەمانەتێک بوو کە ئەگەر یاسایەک لە پەرلەمانی عێراق دەربچێ ئەگەر لەگەڵ خواستەکانی گەلی کوردستانە نەیەتەوە سەرۆک کۆمار بتوانێت ڤیتۆی بکات. ئەبوو ئەو کاتە هەوڵی تێپەڕاندنی یاسای نەوت و غاز لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بدرایە و ئەو کاتێ ئەمە لە موقفێکی بەهێز بەڵام گریمان ئەو کاتە نەکرا یعنی بۆ ئێستا بەغدا ئەمە ناکە ئەگەر نیەتی باشە بەرامبەر بە هەرێمی وایە ڕاستەکەی ئێمە ببزانین ئێمە لەگەڵ ئەم دەوڵەتەیە وا 100 ساڵە کێشەمان هەیە ئەومان لەبیر نەچێ ئەوە نەبێت کە عێراق يعني عراق ئیتر شامی شەریف عراق طرفێکی ململانێکارە لەگەڵ تۆ و تۆش طرفێکی ململانێکاری لەگەڵ عێراقا تۆ ویستە جابیتەوە لە عێراق تۆ ویستە عێراق بەشکەیت جابیتەوە لە عێراق ئەویش بە هەمان شێوە تیانایە لە ناو دەسەڵاتدارانی عێراقا تیانایە کەڵکەڵی بەهێنانەوەی دەوڵەتی مەرکەزی تا ئێستا لە مێشکانایە بۆیە ئێمە لە بیرمان نەچێ یعنی ڕاستە ئێمە ڕەنگە دۆستمان هەبێت لە عێراق دوایی باسی شەکەم ڕاستە ئەوانەی وابیرەکەنەوە کار دکتۆر بڕیار بەدەستن لە جومگەکانی حکوومەتی عێراق هەندێکیان بڕیار بەدەستن هەندێکیان لەناو پەرلەمانن بەڵام لە هەمان کات شایمە دۆستمان هەیە سەرباری ئەمە ئەبێ شتێکمان لە بەرچاو بێت. بەڵێ ئێمە عێراق شامی شەریف نییە بەڵام ئێمە بێوە بزانین تەنها پارچەیەکی کوردستان توانیوێتی مافەکانی لە دەستورە بچەسپێنرێ بە نیوە ناچڵیش بێ ئەم پارچەیە تەنها دەوڵەتێک لەو دەوڵەتانی کوردستانی بەسەرات دابش بووە کە کورد بەشدارە وەکو کورد بەشدارە لە حکومڕانی دەوڵەتەکە هەرێمی کوردستان و عێراق بۆیە سەرباری هەموو ناکۆکچەکانمان لەگەڵ عێراق ئەبێ ئەمە بزانین ینی پاسەری دۆخی کورد بکەین لە ناوچەکانی تر کە هەم خاڵی ئیجابی و هەم دەرفەتیشە بۆ کورد هەم دەرفەتیشە تۆ ئەمە پێویستە کات بقۆزیتەوە لە ڕاستیە ئێمە زۆر پێویستمان بۆ بە گۆڕینی شێوازی تێڕوانینی هەندێک لە سەرکردەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بە عێراقی و هەندێک لە سەرکردەکانی عێراقیش بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیە ئێمە گەر بتوانین علاقەیەکی تەکاملی لە بینی هەرێمی کوردستان و عێراق و بەشەکانی تری عێراق دروستکەین لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی قوڵایی استراتیژیەوە هەرێمی کوردستان قازانجەکە عێراقیش قازانجەکەت. بەڵێ قسە لەسەرەوە شەکەین هەڵوێزیە بۆ چوونیان دیدی سەرۆکوەزیرانی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان و ئەو مەلەفانی کە ئەو ئێسا ئیدارەیەدا چۆنەوە ئایا دەرفەتیەوەی پێدرێ ئەم کۆمەڵە مەلەفەکە تایبەتە بە هەرێمی کوردستان ئێمە باسی مەلەفی عێراقی و ئەوانە ناکەین ئەوەی کە پەیوەندە بە هەرێمی کوردستان بتوانێت ئیدارە بدا و بە ئاکامی بگەێنێت بەڵام پێشەوەی وەڵام بدەیتەوە ناوبڕێکی کورد وەرەگرین و دواترە گەڕین وڵاتان. بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لەبێ گفتوگۆکانمان درێژەی دەبێت بە میوانداری بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان کات دکتۆر لەوێ ڕامگرتی کە ئەمەی ئێستا بەڕێز سەرۆک وەزیرانی حکوومەتی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان دەیکات تەکتیکە یا استراتیژە و دەرفەتی ئەوەی لە بەردەما دەمێنێ بۆ ماوەکانی ڕابردوو بتوانێت ینی ئیداری ئەم سیاسەتە بدا لەگەڵ هەرێمی کوردستان. بەڵێ طبعا ئەوەی کە بە شێوە گشتەکە بە شێوە تایبەتەکە باسەکەم دواییە سەر شێوە گشتەکەشی ئەوەی کە شتێکی باشە لەوەیە کە
محەممەد شیع سوودانی باگراوندێکی خراپی لەگەڵ کورد نییە. یعنی هین بڕیاری پێشوەختەی لەسەر کورد نییە بەوەی کە حەقی هەبێ بەرامبەر بە کورد، ینی دژی کورد بێت، ینی لە خولی پێشوش پێکەوە پەرلەمانتار بووینەوە ئەو سەرۆکی کورد لە بوو ئێمەش بە هەمان شێوە و دیدەکانی دیدیمیان ڕەوە ئەوانە بوون. و لەو جۆرە پەرلەمانتارانە نەبوو کە پێی وا بێ پێویستە کات سەرنجی خەڵک ڕابکێشە بۆی کە دژی هەرێمی کوردستان بێت. لەو باگراوندەوە نەهاتەوە. بەڵام ئێمە ئەبێ بزانین کە ئەو و ئیطاری تەنسیقی ئەولویەتی تریان هەیە. ئەوانە بە تایبەتی لە دوای خۆپشاندانەکانی تشرینی 2019 و 20 ساڵی 2020 ئەوانە لەژێر گوشارێکی زۆری جەماوەرەکەی خۆیانن و لە هەمان کاتیشە لەژێر گوشارێکی گەوری تیاری سەدرین، ینی تیاری سەدری ڕاست کشاوەتەوە لە پرۆسی سیاسی. بەڵام لەو لاوەستا و چاودێری پرۆسەکەکەەوە ئەوانە هەمیشە بە مەترسیەکی زانن لەسەر خۆیان، وەکو چۆن شەقامیش بە مەترسی لەسەر خۆیانە بین نەگەر بە باشی مامەڵە نەکەن. بۆیە ئەولەوێتێکی زۆریان هەیە بەوەی کە هەوڵ بن شتێک لە ئەعمار لە عێراق بکۆڕن و بە تایبەتی محەممەد شیع سوودانی کە خۆی یعنی زۆر بە چڕی لەسەر خەتە بۆ ئەوەی هەندێک لە بواری ئەعمارە بڕۆنە پێشەوە، لە ڕبواری ڕێگاوبانە بڕۆنە پێشەوە. بۆیە ئەولەوێتیان خۆیانە، ئەولەوێتیان جەماوەرەکەی خۆیانە. ئەوەی کە پێویستە کات بکرێ ئەوەیە کە ئەوانەی نوێنەرایەتی کوورد دەکەن لە ناو حکوومەتی ئیتحادی و ئەوانەی نوێنەرایەتی کوورد دەکەن لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرسەکانی کورد بە زیندوویەتی بهێڵنەوە و هەمیشە بیهێنە سەر مێزی گفتوگۆ و دانوستانەوە و هەمیشە کە طرفەکانی تر شتێکیان هەیە ئەمانی شتێکی حازریان هەبێ بۆ ئەوەی یعنی لە دانوستانە شت بەدەستبێنی. مەسەلەن با نمونەیەک بێنینەوە کە سەدر کشایەوە ئیطاری تەنسیقی پێویستی بەوە هەبوو دانیشتێکی پەرلەمان بکرێ بۆ ئەوەی هێنە جێگرەوەکانی سەدرەکان بێنە پەرلەمانەوە ئەوانە ئیشەکان بڕوێنن. ئالێرەیە کە ئەوان پێویستیان بە کورد و بە سونە هەبوو، حەلبوسی چی کرد؟ حەلبوسی هات یەکێک لە کێشەهەرە گەورەکانی سونە و خۆشی کە لە پێشتر هەی بووە ئەوەی کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان نەمێنێ بەڵکو تەنها سەرۆکی پەرلەمان هەبێ و دوو جێگرەکەی ئەمەی چەسپان و هات لە پێشە ئەو دانیشتنە بڕگەی یەکەمی کرد بە هەمواری پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەوەی هەیئەی سەرۆکایەتی دەستەی سەرۆکایەتی نەمێنێ و سەرۆک هەبێ ئەوەی خسە خاڵ یەکەمەوە ئینجا خاڵی دۆمی کرد بە جێگرەوەی نەکانی خۆیان. یعنی بڵین حەلبوسی جوانتر سیاسەتی کردووە. بەڵێ ئەبوو کوردیش مەسەرەن لەو کاتێ مەلەفێکی هەبوایە، هەر مەلەفێک بۆ نمونە مەلەفی بڕیارێکیان حاضر بکردایە بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی هەڵوەشاوە سەبارەت بە زەویزاری کورد لە ناوچە جەناکۆکەکان ئەوە بە بڕیارێکی هینەکرا. بەڵام مادەی 140 باس کراوە کاک دکتۆر ئەوە بە بەیاننامە ینی ئەو من کاتی خۆشی تویتێکم کردووە. حەلبوسی سەرۆکایەتی بەدەست هێنا بوو بەس ینی سەرۆکی بلا منازع و سنەش ئەویان بەدەست هێنا. طبعا قەرارێکی محکەمەی اتحادیە بوو جێبەجێ ناکرا لەو بوارە. شیعە و ئیطاری تەنسیقی زۆری نەیان بەدەست هێنا، کوردیش بەیاننامەیەکی بەدەست هێنا. بەیاننامە بۆ تۆ دادت نادات، تۆ پێویستی بە شتی ئەرزی واقع لە شتەیە لەسەر ئەرزی واقع. مەبەستم لە چییە؟ مەبەستم لەوەیە کە تۆ پێویستە کات مەلەفەکانە حاضر بێ. هەر کاتێک مەسەن شتێکی وا هاتە پێشەوە تۆش لە دانوستانە بڵێ کاکە باشە من ڕازیە بم بەوەی تۆ، بەڵام تۆش پێویستە کات ئەمەی من پەسەند بکەی. بەم شێوەیە تۆ توانی کارەکان. مەبەستم بۆی ئەم پەیوەندیانە چەندێک دەخایانی ینی ئەم دۆستایەتیە ئەم لێک تێگەیشتنە ئەم تەبایی نێوان هەولێر و بەغدا بەردەوامی دەبێ یا بەربەست دێتە بەردەمی؟ من پێم وانییە زۆر درێژە بکێشێ. بۆچی ینی؟ چونکە ئەوانیش لە ژێر زەختی شارعی خۆیان نابن و ماوەیەکی تر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیان هەیە و دوای ئەوە دوور نییە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەبێ. بۆیە پێویستە کات هەرێمی کوردستان و ئەو دەسەڵاتی لە هەرێمی کوردستان هەیە پەلە بکە لە هێنانەکانی ڕێککەوتنێکی متەوازن سەبارەت بە مەلەفی نەوت بۆ ئەوەی ئەوە معالەجە ببێ و دوایی هەرێمی کوردستان و کورد بیپەرژێ بۆ کێشەی ناوچە جەناکەوە. بەڵێ کاک دکتۆر بینە سەر دادگای باڵای فیدراڵی و بابەتی ماوەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی هەرێمی کوردستان بڕیارە لە 24 ئەم مانگە دانیشتێکی تر بکە لەسەر ئەو مەلەفە.
ئەگەر هاتوو بڕیاریدا ینی بە هەردوو دیوەکەی بڕیاری ئەوەیدا کە ئەم درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی هەرێمی کوردستان دەستوریە یاساییە چی لە بارودۆخی هەرێمی کوردستانە گۆڕێ و بە دیوەکەی تریشە ئەگەر بە نەرێنی دەنجیدا مەسەن پێی وابوو دەستوری نییە و کە ئەمە پێچەوانی دەستور و ڕێنمایەکانە بارودۆخی هەرێمی کوردستانەکەوێتە چۆوە خۆی لە ڕاستیە ئێمە پێمان وایە کە دادگای باڵای فدرالی ئەو یاسایە بە نادەستوریە زانێ بۆیە تا ئێستا بڕیاری نەتاوە قەرار بوو سێ ئەم مانگە سێی پێنج بڕیاری کۆتایی بدات بەڵام بڕیارەکەی تەجیل کرد لەبەرەوەی دەرگادا نەخرێ لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان یعنی ئەگەر داواکاریەکەی ئێمە داواکاریەکی نادەستوری وایە وەکو چۆن ئێستا هەر بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوو پەرلەمانتارێکی کورد لە ئەنجومەنی نێرانی عێراق داوای تەفسیرێکی لە محکەمەی اتحادیە کردووە لەسەر دابشکردنی زەوی نیشتەجێبوون لە ناوچە جەناکۆکەکان بۆ عەرەبەکان دادگای باڵای فدرالی لەبەرەوەی کە ئەم پرسیارە ئەوە ئەم داواکاریە بە شێوەی دەستوری نەکراوە و ڕێکارە یاسایی و نظامیەکانی خۆی پەیڕەو نەکردووە چکە ئەندام پەرلەمان ناتوانێت داوای تەفسیری دەستور بکات و ئەوە یەکسەر ڕەتی کردوێتەوە دادگای باڵای فدرالی ڕەتی کردوەوە هەمووی یەک دانیشتنیشی لەسەر نەکردووە کەواتە ئێمە وا تەسەوڕەکەین کە دادگای باڵای فدرالی لەبەرەوەی پێشینەشی هەیە کاتی خۆی ینی 2019 لەسەر درێژکردنەوەی ماوەی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بڕیاری دەرکردووە کە نادەستوریە ناتوانێت بڵێ ئەو داواکاریان نادەستوریە و بڕیارەکە لەسەر هەروە بێ کە ئەو یاسایی پەرلەمان نادەستوریە یاساکەی پەرلەمان نادەستوریە نەک داواکاریەکەی ئێمە لەو حاڵەتەیە جاتەڵان ئێستا دادگای باڵای فدرالی بە دوایەوە گەڕێکە ئەگەر دوایی چیە بێت و ئەوە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بانگ کراون بۆ کۆبوونەوەی 24 مانگ دادگا بۆی بزان چۆن ئەتوانن هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن چکە ئێستا لە هەرێمی کوردستان کۆمسیۆن نییە کۆمسیۆنی هەڵبژاردنەکان نەماوە بۆیە ئەوەی گرنگە بەلای ئێمەوە ئەوەیە کە جارێکی تر ئەمە دووبارە نەبێتەوە لە هەرێمی کوردستان و ئەمە ئەم پرسە نادەستوری و نادیموکراسیە کۆتایی پێبێ و لە هەمان کاتیشە ئێمە تەنها بەمە ئیکتیفا ناکەین ئێمە پێمان وایە کار ئەمە بەس نییە یعنی درێژکردنەوەی ماوەی دەسەڵاتەکان نادەستوریە و نادیموکراسیە و ئێمە لە 2009 تاکید لەسەر ئەماکەین و لە پێناوی ئەمە باجی گەورەمانیاوە من خۆم سەرۆکی پەرلەمان بووم لەبەرەوەی کە ئامادە نەبووم درێژکردنەوەی ماوەی سەرۆکی هەرێم ئەنجام بەم ڕێیان لێگرتوین کە بگەڕێنەوە بۆ هەولێر ئەمە نادەستوریە و نادیموکراسی پێویستەکات کۆتایی پێبێ بەڵام لەگەڵیشە ئەنجامدانی هەڵبژاردننی پڕ تەزویر و پڕ گرێوگۆڵیش شەریعەت ناهێنێ بەڵکو پێویستەکات هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستان جیاواز بێت لە هەڵبژاردنەکان چۆن جیاوازە بێ کاک دکتۆر بەچی جیاوازە بێ بەوەی کە هێزی چەکدار لە هەرێمی کوردستان بێلایەم کرێ هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بێلایەم کرێت لە سەیطرەی هیچ سەیطرەوە هەژمونی هیچ هێزێکی چەکداری حزبی و ئەمنی و لە هەمان کاتیشە زەمانەتی ئەوە کرێت هەڵبژاردنێکی نەزیه ئەنجامەدرێت اینجا ئەو کاتە خەڵک دەتوانێت بەشداری لە هەڵبژاردن بکات وەگەرنا بەم دۆخی ئێستا ئەبینی نسبەی مشارەکە زۆر زیاتر دابەزێ و لە ئەنجامی ئەمە دیسانەوە شەرعی یعنی هەڵبژاردنێکی پڕکەم و کورتی شەریعەت ناهێنێ بۆ هەرێمی کوردستان میکانیزمەکانی بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دادپەروەرانە چین کاک دکتۆر وەکو ئێستاە کە قابیلی ئەوە بێ جێبەجێ بکرێ بڵێ یعنی بێلایەنکردنی هەولێری پایتەخت یەکێکە لە هەلومەرجە هەر سەرکیەکان بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی نەزیک یعنی چۆن بێلایەن بکرێ ئێستا لە پارتیش ئەڵێ من وەکو هەر حزبێکی تر لە پایتەختم یعنی چی بکەم بڕۆمە چۆ کەس کێشەی نییە لە بوونی پارتی لە هەولێر یا یەکەتی لە سلێمانی یان یەکەتی و پارتی ئەشکالەتەکە چییە ئیشکالێتەکە لەو بازگانەیە کە لە نێوان هەرێمی لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان و نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان هەیە کێشەکە پەیوەندی بەوە هەیە کە ئایا بەرپرسی ئەمنی هەولێر مەکتەبی سیاسی پارتیدانەیە کەسێکی پیشەیی دانرێ کێشەکە پەیوەندی بەوە هەیە کە ئایا هێزە ئەمنیەکانی هەولێر پۆلیس و ئەوە سەرۆکەکانیان بێلایەنن بەرپرسەکانیان بێلایەنن کەسی پیشەیین یا کەسی حیزبین یا سەرکردایەتی پارتی و یەکێتین لێرەوەیە پێویستەکات ئەوە هەنگاوی بۆ بنرێ و لە هەمان کاتیشە هەندێک پرسی تەکنیکی هەن
لە مەسەری هەڵبژاردنەکانە کە لە ئێمە لە دادگاش داوامان کردو بالمناسبە هەندێک پرسی تەکنیکیمان داوا کردووە محەددی بۆکوچی وەڵام مەبەست ینی مەسەرەن بۆ نمونە داواکردنی کارتی بایۆمەتری لەگەڵ کارتی نیشتیمانی بە یەکەوە بۆ تۆماری دەنگدەران بۆ ئەوەی هەم دەنگی دووبارە کۆتایی پێبێ و لە هەمان کاتیشە ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان نیەت دەنگ نەدا. ئێستا ئێمە زانین ژمارەیەکی زۆر ڕێزمان هەیە کوردن برایی ئێمن بەڵام هاوڵاتی هەرێمی کوردستان نین، کوردی ئێرانن، کوردی تورکی باکوورن، کوردی سووریان کارتی بایۆمەتریشان بۆ کردووە بەشداریان پێەکەن لە دەنگدانە. ئەمە پێویستە کات کۆتایی پێبێ و دەنگی دووبارە کۆتایی پێبێ. باشە بەڵگەتان چییە بۆەوەی کە ئەوانە دەنگەدەن یا بەدیوێکی تررا پرسیارەکەم باوا لێ بکەم هیچ جیاوازیەکەیە لە نێوان تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان و عێراقەکە؟ بەدڵنیاییەوە تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان و تۆماری دەنگدەرانی عێراق نزیکەی 700,000 فەرقی هەیە. یعنی 700,000 دەنگدەر. بەڵێ فەرقی هەیە. کامە ینی لەکوێ زیاتر ینی لەکوێ تەوزیع بۆ دەنگانە وازحە کە لە هەولێر و دۆهۆک زیاترە. چەندە ینی ژمارەکی؟ ڕاستیەکەی ئێستا بە دەقیقی ئەو ژمارانە لە زەینم نییە بەڵام بە شێوەیەکی گشتی کە من سەرنجمیاوە بە شەهرە زۆرەکەی کەوتوتە هەولێر و دۆهۆک ولا یعنی هەیە داتاکان هەیە ینی ئێستا 700,000 ژمارەیەکی زۆرەکە ینی تەواو معادلەی سیاسی هەرێمی کوردستان بەوە گۆڕێخۆ چۆن ئەمە چارەسەرەکرێ ینی بەوەی کە باسم کرد کارتی بایۆمەتری لەگەڵ کارتی نیشتیمانی بەیەکەوە بڵێ بخوا و خوێندنەوەی بەسمەی دەموچاو لە باتی بەسمەی دەست چکە کارتی نیشتیمانی بەسمەی دەموچاو. کۆمیسیۆنی عێراق چۆن وڵامی ئێوەیان داوەتەوە یان ئاخر ئێستا کۆمیسیۆن ئەوە کۆمیسیۆن بانگکرێ بەڵێ لە 24 بڵێ ئەو کاتە بۆ ئەم ڕێشوێنانە بانگەکرێ بەڵێ بۆ ڕێشوێنانە بانگکرێ ئێمە داوامان لە دادگا کردووە کە ئەمانە ڕەچاوکرێ ینی وشتی ئاسانیشن. ئێستا ئەم مۆبایلەی کە هەمومان لە بەردەستمان هەیە چۆن ئەکرێتەوە بە بەسمەی دەموچاوەکرێتەوە وانە ئاوا سیرەکەی ئەکرێتەوە. ئەم مۆبایلە هەمومان کە هەمانە ئەو تەقنیتە بۆچی ئەمە ناتوانین لە هەرێمی کوردستان و تەقنی بێنینە ناو پرۆسی هەڵبژاردنەوە بۆ ئەوەی نەزاهەتی هەڵبژاردن مسەوگەر بکەیت. وڵا کاکتۆر پرسیارێکم نادروست بوو کە دادگای باڵای فدراڵی بانگی کۆمیسیۆنەکە بۆ ئەم بۆ با بڵێین گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە تەکنیکیە کەواتە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕێشوێنی با بڵێین تەکنیکی ئەگرێتە بەر لە هەرێمی کوردستان ئەوان پرۆسەکە ئەنجام بدەنیان بە سەرپەرشتی ئەوانە بێت چۆن یان ئاخر ئەمە پەیوەندی بۆ هەیە کە ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێم و ڕاپرسی ئەوە لە کار کەوتووە ماوەکەیان لە 2009 کۆتایی پێهاتووە وەگەرنا دەستوریە پێشتر قەرارێکی محکەمەی اتحادی هەیە کە کۆمیسیۆنەکەی هەرێم بەڵام ماوەکەی کۆتایی وەک چۆن ماوەی پەرلەمان وەکو چۆن ماوەی پەرلەمان کۆتایی پێهاتووە ئەوەی ماوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمیش پەرلەمانی ئێستا دەسەڵاتی ئەوەی نییە شەرعێتی پێ بداتەوە جاریش خۆی ئەو تا کێشە هەیە لە ناو هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشە ئەو پەرلەمانە شەرعیەتی دەستوری لەژێ پرسیار هەیە بۆیە هەنگاونانی لەو ڕۆوە ئەگەر کۆمیسیۆنی هەرێم کارا بکاتەوە هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستانە کەوتە ژێر پرسیاری شەرعیەتەوە ئەگەر مەسەلەن بۆ نمونە دادگای باڵای فدرالی بڕیاری داکە و یاسایی پەرلەمانی کوردستان کە تەمەنی خۆی درێژ کردوێتەوە نادەستوریە لەو فترە درێژکراوەیە ئەگەر ئەو کۆمیسیۆنە پەسەندکە کەواتە ئەو هەڵبژاردنەی کە ئەو کۆمیسیۆنەی کات شەرعیەتی کەوتە ژێر پرسیارەوە. بەڵام بڕیاری چیەدا بەڕای ئێوە جاریشی تر ماوەکە درێژەکاتەوە یان تەجیرەکە ئەوەی دانیشتنی داهاتووی دادگای باڵای فدرالی من پێم وانە ئاخر دانیشتن بێت و احتیمالەکە دانیشتنێک یا دوو دانیشتن لە دوای ئەوە ئیتر بڕیاری کۆتاییەکە بەڕای ئێوە چه بڕیارێکە داینی چونکە بەڕێز شانیەکێکن لەو مدعیانی کە ینی لەبەرەوەی ئێمە مدعین و تایبەتی بەندە تا ئێستا جگە لە تیانوسی یەکەم لایحەی یەکەم کە تەقدیممان کردووە سێ تیانوسی ترم تەقدیم کردو بۆ دادگاکە نامەوێت بڕیاری پێشوەختە بدەین سەبارەت بە دادگای بە قەراری دادگای باڵای فدرالی بەڵام ئەوەی کە پێشبینیەکەین پێمان وایە کە ئەو یاسایینە پەرلەمانی کوردستان بە نادەستوری لە قەڵەمەدات و لە هەمان کاتیشە ئەمانەوێ ئەو بڕیاری دادگای ئەو بڕیاری کە لە دادگای باڵای فدرالیەوە دەرەچێت هەندێک زەمانەتی تیابە بۆ نەزاهەتی هەڵبژاردن ئەو داواکاریانی کە پێشکەشمان کردو بۆ لە ڕووی تەکنیکیەوە بۆ نەزاهەتی هەڵبژاردن هەندێک لەو داواکاریانی تیابێت. بڵێ مەسەلەی فرەبازنی و کۆتاکان چۆن باسکراوە لەوێ ئەوە چەند داوایەکی تر کراون هەر ئێوەن یان کەسی کەسانی تر یەکێتی چەند داوایەکی کردووە لە دادگای باڵای فدرالی
ئەو لەسەر یاسای هەڵبژاردن ئەوان کردوێنێ ئێمە لەسەر یاسای هەڵبژاردن داوامان نەکردو لەسەر ئەو یاسای درێژکردنەوە کردومانە و لەگەڵیشیا وتومانە کەمادەم کۆمیسیۆنی هەرێم نییە کۆمیسیۆنی عراق بیکە و ئەم ڕێوشێنانە بگرێتە بەر بۆ نەزاهەتی هەڵبژاردن چەند ڕێشوێنێکمان داوە. بەڵێ بێمە سەر مەلەفی زۆنی سەوز و زەرکار دکتۆر کە دیتە سلێمانی جیاوازیەکی زۆرە بینی لەگەڵ پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بە تایبەتی شەولێر و دووهۆک ئەم جیاوازیە چییە لە ڕووی پرۆژە و عمرانیەوە ینی بۆچی دەگەڕێتەوە بۆ دوو هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە. هۆکاری یەکەمیانەوەیە کە ئەوەندەی زانیاری ئێمە بۆ ئەو کاتشی کە یعنی جەناب تەزانی دێمە لەناو گۆڕانە ڕۆڵمان هەبوو ئەوانەوە بە تایبەتی لەگەڵ کاگنەوشوانە زۆر پێکەوە کاگنەوشوان سەرپەرشتی کارەکانی گۆڕانی کردووە و ئێمەش لەگەڵ کاگنەوشوان ساڵڕۆژی کۆچی دواییشێتی بەداخەوە زوو ماڵاوایی لێکردین کاگنەوشوان بەڵام یعنی بەهۆی ئەوەوە ئێمە ئاگدارین لە 2009 پارتی بڕیارێکی مرکزی هەیە و زانیاری بۆ لای کاگنەوشوان و کاگنەوشوان چەند جار لەگەڵ ئێمە باسی کردووە بەوەی کە نەهێڵەیە هیچ پرۆژەیەکی استراتیژی لەم ناوچەیە ئەنجام بدرێت هیچ پرۆژەیەکی استراتیژی لە ناوچەی هەڵەبجە و سلێمانی یعنی ئەم دوو پارێزگایە کە ئێستا دوو پارێزگان بۆ بە ئیدارەکانی مەسەرەن یعنی پرۆژەیەکی گرنگە بوو مەسەرەن ئەو پرۆژەی داناغاز کە USB کە شاری غازی چەمچەماڵ عرقەلیان بۆ دروست کرد زۆربەی ئەو پرۆژە استراتیژیانی کە لەم ناوچەیە هەن عرقەلیان بۆ دروست کراوە بەڵام ئەمە تەنها هۆکار نییە شکستی حکومڕانی ناوخۆیی هەرێمی عەفو سلێمانی بە یەکێتی و بۆ گۆڕانی شەوەیەکی ترە لە هۆکارەکان منەزانم ڕێگری هەبووە لەوەی کە پرۆژەی گەورە لەم ناوچەیە بکرێ بەڵام باشە نوێنەرەکانی سلێمانی لە ناو حکوومەتی دیسانەوە ناوکەوانەیە ئەوەی کە ناوی حکوومەتی هەرێم چکم پێم وایە ئێمە حکوومەتێکی نیشتیمانیمان نییە لە هەرێمی کوردستان سوڵتەی ئەمری واقعمانەیە بەڵام نوێنەرەکانی ئێرە لە حکوومەتی هەرێم چیان کردو بۆی ئەو ڕێگریانە نەیاڵن ئەوانەی کە دەسەڵاتدارن لە سلێمانی لە ئاستی سلێمانی پۆستەکانیان بەدەستە حکوومەتی خۆجییان بەدەستە چیان کردووە بۆ ئەوەی زاڵبوون بەسەر و ڕێگریانەیە کەواتە دوو هۆکاری سەرەکیە یەکەمیان وەکو باسم کرد هۆکارەکە پەیوەندی بەوە هەیە کە پارتی لە ڕێگەی کۆنتترۆلکردنی دام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە هەولێر هەوڕێەوەی داوە کە ڕێگری لە پرۆژەی گەورە بکات لەم ناوچەیە بۆم ناوچەیە بە تەواوەتی نەبوژێتەوە و لە هەمان کاتیشە شکستی حکومڕانی ئێرێ. بەڵێ دو پرسیارم لە بەڕێستان کات بتووە سیستەمی سیاسی یا پرۆسی سیاسی دیموکراسی بەراورد مەسەلەن لە بەغدا با بڵین پێشکەوتوترە یا سیستەمەکە دیموکراسی تریان ئەوەی کە لە هەولێر هەیە چی بکەین بۆ ئەوەی بتوانین ینی پێشی منطقەکە و بەغداش بکەوین چونکە خۆ تەزانی ئەمە تەمەنمان یا با بڵین تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان لە تەمەنی حکوومەتی عێراق لە دوای پرۆسی ئازادی کە دەست بەکاربوونە ئەم ستافی کە ئێستا عێراق بەڕێوە بن زیاترە بە چەند ساڵێک بە 10 ساڵ چۆن بتوانین ینی ئەمە پێشی ئەم پرۆسی ئەوان بکەوینەوە. طبعا کەم بەراوردەکەین ئازارێکی زۆرمان هەیە و زۆر بەداخەوەین کە ئێمە ئێستا ئەبێ خۆمان بە عێراق بەراورد بکەین کە لە کاتێکە خەڵکی ئێمە هیچی کەمتر نییە لە میلەتە پێشکەوتەکانی تری دنیا و ئەو توانایانەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەیە هیچی کەمتر نییە بۆ نمونە لە دەوڵەتی ئەوروپی یعنی بۆچی واڵم چونکە بە حکمیەوەی کە من سەرۆکی پەرلەمان بووم و دوایی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووم وڵاتانی ئەوروپا زۆر گەڕاوم کورد ئەبینی لە ئەوروپا لە بەرزترین شوێنەکانە بوونی هەیە جا چ لە ناو پەرلەمانەکان هەبێت چ لەناو ئەگەر دەرفەتی پێ بدرێت بەڵێ دەرفەتی لەبەرەوەی کە لەوێ دەرفەتی یەکسان هەیە بۆ هەمووان توانیوانە بگەنە و شوێنانە توانیوانە بگەنە باشترین زانکۆکانی دنیا توانیوانە بگەنە باشترین مؤسساتی تەکنۆلۆژی و پێشکەوتووی زانستی دنیا بەڵام ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستان نەباتیەوەی خۆمان مقارنەکەین بە ئەوروپا ئێستا ئەبێ خۆمان مقارنەکەین بەو عێراقی کە جەنابەت وەکو جەنابەت باسی کرد لە دوای ئێمە ڕزگار بووە لە ڕاستیە هەریەکە و سلبیات و ئیجابیاتی خۆیانیان هەیە ئەم دوو دەسەڵاتی هەرێمی کوردستان بەڵام ئەبێ ئەوە دانی پیا بنین کە لە عێراقا تا ئێستا هیچ هەڵبژاردنێک دوانە کەوتووە جگە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە ئەوە بەتەمان ئەوەش ئەنجام بن لە عێراقا ڕاستە میلیشیا هەیە بەڵام هێزی چەکداری نیشتیمانیش هەیە جێشی عێراقی هەیە شورتەی اتحادی هەیە مکافحەی دەستا و دەستی دەسەڵات دەستا و دەستی دەسەڵات هەیە مؤسساتی دەوڵەتی هەیە
ئابوووریەکان لە ئابووری ئێمە بەهێزترە هەرچەندە ئەوانیش ئابوووریەکان ینی ئابوووریەکی پێرفێک نییە ئابوووریەکی پشتبەستووە بە نەوت بە پلەی یەکەم یعنی لە زۆر شتا لەیەکە چن بۆ ئەوەی کە لە نەوتە بەڵام عراق ئێستا بینین دۆخێکی سەقامگیرتریە ڕاستە نسبەی هەژاری زۆرە لە عراقا وەکو هەرێمی کوردستان بەڵام هەوڵیان داوە لە ڕێگەی ڕعایی اجتیماعیەوەوانەوە ئەوە کۆنتترۆلی ئەوەش بکەن بۆیە ئێمە پێمان ناخۆشە بەراوردەکە بەو شێوەیە بێ ئەوەی کە جاران پێوترا عراقەکەی تر بە هەرێمی کوردستان وترا عراقەکەی تر بەڵام بەداخەوە ئێستا عراقێکی زۆر خراپترە هێستا عراقە پێشکەوتۆکە نییە بەڵکو عراقێکی زۆر خراپترە ئێمە خوازیاری ئەوە بووین میلەتەکەمان چاوی لەوە بوو کە خۆی بە میلەتانی پێشکەوتوی دنیا بەراوردکە کە پێمان خۆشە عراقیش پێشکەوتوو بێت ئمە لە چوارچەوەی عراقا ئاژین بەڵام ئەمانویست عراق و هەرێمی کوردستانیش لە ئاستی وڵاتانی تری پێشکەوتوی دنیا بێ نەگەوەی کە ئێستا مقارنەکە بێتەوە بینی ئێمە عراق بڵێ ئەو دوا پرسیارم بوو بەڵام ئەمەوێت ئەگەر بە کورتی وڵام دەیتەوە ینی دیدی ئێوە بۆ ناوچە جێناوەکان چییە ناوچەکانی مادەی 140 بە تایبەتی کە لە ئێستاە مەترسیەکی زۆر لەسەر زەویزاری جوتیارانی کورتیە لەو ناو لە ڕاستیە دەرفەتێکی زێڕین بۆ کورداتە پێشەوە کە لە مووقفی لە قووەتەوە دۆخی ناوچە جێناکۆکەکان یەکلا بکاتەوە دوای شەڕی داعش لە 2014 لە ئەسنای شەڕی داعش هەر لە ئەسنای شەڕی داعش ئێمە کەرکووکمان گرت کوردستان خەڵک یعنی پێشمەرگە کەرکووکی کۆنتترۆل کرد وانە بوو یعنی خۆی ئاڵای کوردستان لە حەمرین بوو ئاڵای کوردستان لە حەمرین بوو دەرفەتی زەڕین هاتە پێشەوە ئێمە بۆ دەرفەتی 100 ساڵە بوو بۆ معلوماتی جەنابەت کاک ئەحمەد باواز لە مێژووی دوور و درێژی خۆمان بێنین لە 100 ساڵی ڕابردووە ئێمە نەمانتوانیەوە دەسەڵاتمان هەبێ بەسەر هەموو ئەو ناوچانەی کە بەهی خۆمان ێزانین کورد بەهی خۆی ێزانێ ئەلەو 2014 بۆ 2017 ئەو دەرفەتە هاتەکایەوە بە بڕیارێکی هەڵە بە ڕێفراندۆم هەمووی بەبادادرا لە کاتێکە ئەو کاتە من وەکو سەرۆکی پەرلەمان بە کاک مەسعود وتووە وتومە و شایەتیشم هەیە ئەنجامدانی ڕێفراندۆم بەبێ یەکلاکردنەوەی دۆخی ناوچە جێناکۆکەکان بە مانای دەست هەڵگرتنە لە ناوچە جێناکۆکەکان و لە بری ئەوەی ڕێفراندۆم بەسەر بەخۆیی بکرێ پێویستە ئێمە کارێ بکەین کە ڕێفراندۆم بۆ ناوچە جێناکۆکەکان بکرێ ئەوەی کە لە دەستورە چەسپاوە و کارمان بۆ کرد و هەنگاومان بۆنا بەداخەوتێکیاندا دەرفەتی زێڕین لە بارچوو بەڵام ئێستا ئەبێت هەوڵی ڕزگارکردنی ئەوە بدرێت کە ئەدرێ بە تایبەتی ئەوەی کە پرسی جوتیاران زەویزاری کورد و زەویزاری کورد ئەوە هەیە ئێمە لەگەڵ ئەتواندرێ بەرەوە بژیرە لانی کەم لەم قۆناغا بەڵێ لەگەڵ خاتو جیلان پەرلەمانتاری کورد لە ناوچە جێناکۆ لە کەرکووک ماوەی 6 مانگە خەریکی دراسەکردنی ئیشێکین و هەفتەی پێشوش لەگەڵ بەڕێز دکتۆر خالید شوانی وەزیری داد کۆبوونەوەیەکمان هەبوو ئەتوانرێ هەندێک هەنگاو لەو ڕۆ هەڵبگیرێ و خەریکی ئەوەین کە ئامادەکاری بۆ ئەوواکەین سەرکەوتووە بن سپاس بۆ جەنابەت لە کۆتایە سپاس بۆ بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان سپاس بۆ شرۆڤە و زانیاریەکانت زۆر سپاس بۆیەوەش هەر سەرکەوتوو بن بینەرانی بەڕێز و خۆشەی سپاس بووەوە تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتانە سپێرم شاد و کامەرە